لەگەڵ دەستپێکی گفتوگۆی چوارەمی استراتیژی بەغدا و واشنتۆندا لێدوانی دژبەیەکی بەرپرسە عێراقیەکان بوونەوە بە دیاردە. یاریکردن بە زاراوەکان تەمەنیان درێژ نەبوو. ئەوانەی دەیانەوێت هێزە بیانیەکان لە وڵات بچنە دەرەوە، هێزی جەنگاوەر و ڕاوێژکاری لە یەکتر جیاناکەنەوە. ئەوانەش دەیانەوێت ئەو هێزانە بمێننەوە، پاساوی بۆشایی ئەمنی و زیندوی داعش دەهێننەوە کە ئەستەمە کازمی بتوانێت لە نێوان ئەو دوو بەرەیەدا چارەسەری سێم بدۆزێتەوە. بە بڕوای چاودێران لەم قۆناغە هەستیارەدا سەرۆک وەزیرانی عێراق بەبێ پشتیوانی ئەمریکا ناتوانێت لە بەردەمی گوشارەکاندا خۆی ڕابگرێت، بەڵام لە هەمان کاتیشدا ناتوانێت لە فەرمانی ئەو لایەنانە دەربچێت کە خاوەنی میلیشیا و هەژمۆنی گەورن. بۆیە لەلایەک دەڵێت عێراق لە ڕووی هێزی جەنگاوەرەوە پێویستی بە هاوپەیمانان نییە، بەڵام لە ڕووی مەشق و زانیاری و هەواڵگریەوە پێویستی پێیانە کە ئەوە میلیشیاکان ڕازی ناکات و بە پاساوی هێشتنەوەیانی لە قەڵەم دەدەن. ماوەی چەند مانگێکە هێزەکانی هاوپەیمان لە ناوەڕاست و هەرێمی کوردستان دەکەونە بەرهێرشی موشەکی و فڕۆکەی بێفڕۆکەوان. هاوکات چەندین باڵی میلیشیای حەشدی شعبی هەڕەشە لە مانەوەی ئەو هێزانە دەکەن. لەسەر زاراوەکانیش سازش ناکەن، بۆیە گوشارێکی تەواو لەسەر مستەفا کازمی هەیە بۆ جێبەجێکردنی بڕیاری ئەنجومەنی نوێنەران بە دەرکردنی ئەو هێزانە لە عێراق. بۆیە لە ئەگەری مانەوەی ئەو هێزانەدا کە بەشی گەورەیان لە هەرێمی کوردستاندان هەروەکو پێشتر دەکەونە بەر هێرشی موشک و درۆنز، لەوەشدا هەرێمی کوردستان دەبێتە قوربانی ململانەی ناوچەیی ئەمریکا لەگەڵ بەرەی نەیارەکانی. لە ڕووی ئابووری و بەرهێنانیشەوە هەروەکو چۆن کۆمپانیا خۆراواییەکان پشکەکانیان لە باکووری عێراق فرۆشت، ئەگەری جددی هەیە لە هەرێمیش هەمان بڕیار بدەن. ئەوە جگە لەو لەمپەرانی ئەو هێزانە دەتوانن بۆ بودجە و بژێوی هەرێمی کوردستانی بخۆڵقێنن کە ئەگەر لە داهاتوودا ناوەندەوە بەرهێنەکانیش ببنە ئامانجی هێرشی تیرۆریستی، هەرێم زیانمەندی یەکەم دەبێت. بە تایبەتی دوای 30 ساڵ حکومڕانی حکومەتی هەرێم نەیتوانیوە بە گەشەدان با کشتوکاڵ و پیشەسازی کشتوکاڵی و کەرتە خزمەتگوزاریەکان ژێرخانی ئابووری کوردستان لە مەترسی قەیران بپارێزێت. ڕاستە هێزەکانی هاوپەیمان لە زۆر شوێنی جیهان پشتیوانی وڵاتان دەکەن، بەڵام ئەزموونی مێژوو ئەوە دەسەلمێنن کە ئەو هێزانە لە جەنگی پارتیزانیدا شکستیان خواردووە. جەنگی 20 ساڵەی ڤێتنام و ئەفغانستان و دوایەوەش عێراق نمونەی ئەو دیاردەیەن. ئەگەر لە ڕابردوودا ئەوە ئاکامیان بوو بێت لە سەردەمی تەکنەلۆژیای موشک و درۆنزدا، ئەستەمە ئەو بنکانە پارێزراو بن. چاودێران بڕوایان وایە کاری سەربازی ئەمریکیەکان هەروەکو ئەفغانستان لە عێراقیش تەواو بووە. دوای گەڕانەوەی چاوەڕوانکراویش بۆ ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران، واشنتۆن لە بوونی هەژمۆنی تاران نیگەران نابێت ئەگەر زاراوەی هێزی ڕاوێژکاری نامەیەک بێت بۆ ئێرانیەکان و ئەوانیش قبوڵی بکەن. ئەوە هەمان ئاراستەیە کە لە دوای 2003 لەگەڵ هەوراز و نشێوی پەیوەندیەکانیاندا بۆ ئیدارەدانی هاوبەشی عێراق لەسەری بەردەوام لتذليل العقبات وإنجاح انعقاد هذه الجولة من الحوار.